ئەمڕۆ جومەنی ناوەندیش پەسەندی کریانی ئێوە کەی دەست بەکارە بن لەگەڵ پارتی بۆ ئەوەی کە بەڕەسمیەم ڕێکەوتن ڕابگەن سبەینی ڕاگەندرێت بەڵێ ڕاگەن جاری شوێنەکەی دەستنیشان نەکراوە بەڵام سبەینێ سەعات و شوێنەکە دەستنیشان نەکرێت بە حزوری کاک کۆسرەت و کاک نێچیروان ئەمزاکرێت ئەمە تاکو چەند خواستێکێتی تێدایە بە دیاتۆم ڕێکەوتن وەڵا ئەوەی کە داوامان کردو و سەرکردایەتی و مەکتەبی سیاسی دەستنیشانی کردو بۆ ئێمە ئەو خواستە هاتووەتە دی سەرجەم ئەوانەی کێتی داوای کردوتان بڵێم لە پرۆژەی ئیتیفاقەکە هاتووە و هەموو داواکاریەکانی یەکێتی بە هەندوەر گیراوە و بەڵێ نێوە دراوە کە ئەوانە ئیستحقاقی یەکێتین و وەکو شەریکێکی ڕاستەقینە لەگەڵ پارتی ئەو ئیتیفاقە ئیمزاکەن پارتیش خۆیان نەزان بەیەکێتی حکومڕانی لە وڵاتە واردنی هەر هۆکاری وەش کە لە چەند مانگی ڕابرد و حکومەت پێک نهاتوو ئەوەی ئەگەڕێتەوە بۆی کە حکومڕانی ڕاستەقینە لە وڵاتە ئەبێ یەکێتی نیشتمانی کوردستان هێزێکی شەریکی ڕاستەقینە و بەشدار و خاوەن بڕیاری سیاسی و اقتصادی و دیبلۆماسی بە ئینجا ئەو حکومەتە پێک دێ